بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی ئەزیز و خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی چامە لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست دکتۆر تەحسین حەمەغەریب دێمەوە خزمەتتان بۆ گفتوگۆکردن لەسەر پێداویستیەکانی ئەدەب. لە ئەڵقەی ڕابردووە باسمان لەوە کرد کە ئەدەب وەک پزیشک وەک پزیشکێکی ڕۆحی ئەتوانێ دەرکی ئەو دەردانە بکا کە لە قوڵاییەکانی ئینسانە حزوریان هەیە، ئەو دەردانەی کە تەنها ئینسانی دەردەدار لی تێگا و لی حاڵیە بێ وەکوی کە مەحوی لە جێگەیەکە زۆر جوان فەرموویەتی دەردەدار ئەڵبەت زوبانی دەرد و حەسرەت تێدەگا، چاوی بیماری دەزانێ ناڵە ناڵم بۆ چییە. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بەگەرمی جارێکی تر بە خێرهاتنەوەی دکتۆر تەحسینەکەم سواس جاریتر بە ئامادەبوونتان. زۆر سپاس خێربێن. من سپاسی ئێوەکەم. سپاس دەکەم. باسمان لەوە کرد کە جەنابەت ئیشارەتێکت بەوەیە کە زۆر جار وەکوڵێ ئەدەب دەردە فسیۆلۆجیەکان ناتوانێت چارەسەرکە ئەوەی بن بۆ لای تەبیب نەک بۆ لای حەبیب. بەڵام من ئەم شتم بە شێوەیەشی تر لە زاری مەولاناوە ینی بیستووە کە تەنانەت مەولانە ئەوەشی تەوزیف کردووە ئەڵێ ئەگەر وەکوڵێ دەردەکە لە ڕۆحێکی هێندە عاشق و وەکوڵێ داغدار بە عیشقەکەەوە بوو ڕێگوەکو زڵەیخای لێیە کە ئەن زولەیخا ئەسپسەندەن تاوعود نامی یوسف جوملە چیز کرده بود ئەڵێ گورسنە بوودی کی بوردی نامی ئەو سیر گەشتی سیری گەشتی و نامی ئەو ئەگەر غەڵەتم نەکرد بێ ئەڵێ تەنانەت زڵەیخا چوە مەقامێکەوە وای لێ هاو کە حاجەتە فسیۆلۆجیەکانیشی بە عیشقی یوسف پڕەبووە کاتێک کە ئەیوێت کاتێککە تینووی ئەبوو ناوی یوسفیانە هێنا هەر ناوی یوسف وەکوڵێ تینوێتەکەی ئەشکان. من ئەمێ ئەوە بڵێم کە پێ ئەچێ هەندێک جاریش وەکوڵێ تەنانەت ئەدەب بتوانێت دەردە فسیۆلۆجیەکانیشمان چارەسەر بکە. سێرکە باسی ئەدەب پەیوەندی بە جیهانی نەبینراوی مرۆڤەوە هەیە. سێکە بۆی من ئەم بابەتە ناچارم هەنێ لە ڕووی فەلسەفیەوە ینی ئەوە بکەم باشە. زانستە مرۆیەکان کامڕۆ لە دنیا ینی ڕەواجیان پیا کردووە جیاوازن لە زانستە ئەزمونیەکان. زانستە ئەزمونیەکان پەیوەندیان بە دیوی بینراوی ئەم گردونەوە هەیە، مادە و جەستەی مرۆڤ ئەم بابەتانە. زانستە مرۆیەکان ئەوترێ لە سەدەمی نوێە یەکەم کەس کە بووە مای دروستبوونیان بەو شێوەیە کە بوونی هەیە، ینی ئەوانەی کە پەیوەندیان بە جیهانی تایبەتی مرۆڤەوە هەیە. باشە فەیلسوفێکی ئەڵمانی بە ناوی دیلتایی یەکەم شت کە کەشفی کرد باسی کرد لێرەوە زانستە مرۆیەکانی دروست کرد، وتی مرۆڤ بە جیاواز لە مەخلوقاتی دەوروبەری یەک مێژووی نییە، دوو مێژووی هەیە. ئەزانین شتەکانی دەوروبەری ئێمە مێژوویەکیان هەیە. درەختێک مێژوویەکی هەیە چەند ساڵە نێژراوە و گەورە بووە باشە شاخەکان مێژوویان هەیە، دەریاکان مێژوویەکیان هەیە. بەڵام من و تۆی مرۆڤ تەنها مێژوویەکمان نییە، دوو مێژوومان هەیە. مێژوویەکمان وەکو مەخلوقاتی تر هەیە، مێژووی جەستەمان. بەڵام مێژوویەکی تریشمان هەیە، مێژووی ناوەمان. هەنێ جار ئەم دوو مێژوویە بە یەکەوە نایانەوە. مێژووە دەرەکیەکە ئەوەی وەکو مەخلوقاتی تر وایە وەکو شتەکانی تر وایە ئەکرێ لێرە بێ ئێستا بێ، بەڵام مێژوویە ناوەکەکە لە سەدەمێکی تر بژی. ینی ئەکرێ مرۆڤێک هەبێ ئێستا لەم سەردەما باشە جەستەی لێرەیە، ڕەنگە جلی ئەم سەدەمەش لەبەرکە، ڕەنگە زمانەکانی ئەم سەدەمەش بەکار بێنێ، بزانێ ئەمرازەکانی ئەمڕۆژ تەکنۆلۆژیا ئەمڕۆژ بەکار بێنێ، بەڵام لە ڕووی ناوە و دەروون و فکریەوە لە سەدەکانی ناوەڕاست بژی. ئەزانی چیرۆکی تونندوتیژی ئەمەیە بە جەستە لێرەیە، بەڵام بە ڕۆح و ناوەوە لەم سەدەما نییە، لە سەدەمێکی دیکاژی. ئەوە نەخۆشیە کە جەستە لێرە بیت و ڕۆح لە شوێنێکی تر بێ. چییە ئەو ڕۆحە ئێنێتەوە بەم سەدەمە؟ ئەدەب. ئەو شتانی کە وەک ئەدەب وان زانستە مرۆیەکان. ئەزانی ئەرکی ئەخلاقیش ئەمەیە، ئەرکی ئاین ئەمەیە. بە پێچەوانێ ئەوەی باس دەکرێ. ئەوەی کە کوڕی ئەمڕۆ بی لە عیرفانە ینی ئەوە زۆر ڕاست ئیبن الوەقت بە دەخیلتم کوڕی ئەمڕۆ بە ینی ئەوە ئێمە دەردا چی چارەسەریەکە؟ ئەوە وەهمە من لێرە بم خەیاڵم ڕۆحم لە سەدەمێکی تر بێ. ئەبێ بێتەوە ئێرە وەکو خۆی ببینم.
سێرکە کاتێک کە ئەمە کرایە سنتەر لە مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ مێژووە نەبینراوەکە دیوە نەبینراوەکە بە دڵنیاییەوە کە ئەوە چارەسەرکرا هەنێ جێکەوتی لەسەر جەستەش هەیە خۆی هەر شێوانەکەی کاریگەری لەسەر جەستە هەیە بۆچی مەحوی زەمی زاهد دەکات لە سەمی خۆیان زەمی ڕیشیەکە زەمی کتێبەکەی کاکە کەوتوتە کەنارە خۆ ئەمانشی بیراون چونکە ئەوانە دەرەنجامی مامەڵەی ڕۆحی ئەو زاهدن لە ڕووی ڕۆحیەوە پێ نەگەیشتووە لە ڕووی ڕۆحیەوە پێچەوانی حەقەت ئەجوڵێتەوە ئیدی لە ڕەفتارەکانیشا دەرەکەوێت سێرکە کاتێک کە ڕۆح نەخۆش بێ کاریگەری لەسەر جەستەش هەیە ئەوەی کە جەنابە دەێڵێ بەڵام کاریگەریکە لەسەر جەستە لەبەر ئەوەی کە جەستەیە لەبەر ئەوەی کە جەستە بووەتە جێگەی کاردانەوەی ڕۆح کە ڕۆح چارەسەرکە ئەوی چارەسەرەکرێت دیوی ناوە چارەسەرکە ئەوی چارەسەرەکرێت کاتێک کە من لە ناوە شادوم لە دەرەوەش پێکەنم بەڵام خۆ پێکەنی درۆستدانەش هەیە بەڵام ئێستا خۆ دیاردەیەکی تر هەیە ئێستا لە دەرەوە من ئەکرێ ینی چۆنەڵی لە ڕووی ڕووکەشگەرایی خۆمەوە زۆر وەکوڵێ مسلمان بم زۆر وەکوڵێ هاتاوی ئەجزاکانم هەمووی مسلمان کردبێ بەڵام ئەو تەسیراتەکەی نەگەیشت بێ بەناوە یان ئەوە هۆکارەکەی ئەوەیە لە ناوە تەسیراتەکەی نەکردوتە دەرەوە و من حەزم بەم ڕووکەشگەراییە چونکە تا مثلا مەولانا فەرمێ سوورەتی ئیمانم ئارەزوست تەواوە ئەزانی لە ناوەوە بێ پێ بگەین چۆن میوەیەک پێگە لە ڕووی ڕۆحیەوە ئەبێ پێ بگەین بەرە ڕۆحمان کامڵ ببێ ئەم ڕۆح کامڵ بوونە ئیتر کێشەکانی دەرەوە چارەسەرەکە ئەزانی ئێمە بووینەتە ئەحوالەکەی لای نالی و لای باشە کێشەی ئەمڕۆ مرۆڤایەتی چییە مامۆستا بیلال خەریکی گۆڕان لە دەرەوە کێشەکانی دەرەوەیە ئەمە وا ئازان چارەسەرە وا ئەزانن بەختەوەری بەمە ئەکرێت لە کاتێکا وەهمێکا بێ ئەوەی ناوە چارەسەر بکرێ ئەو هەموو شتای باس زەمی دنیا مەحویەکە ئەو هەموو شەڕ و شۆڕی کە مرۆڤایەتی هیانەوە ئەو زەمیەکە ئەوەی کە ئەڵێ من ئامادەم بمرم باشە ئامادەم بمرم خەم ڕسقێکی بێمنەتە ئاڵێ بەڵێ بێمنەت ڕسقێکە غەم بمرم لە برساوە باشە بەڵام دنیا ناکەمە خواردنی ڕۆح قوتی ڕۆح من پێم وایە مرۆڤایەتی کێشەکانی چارەسەر ناکە هەتا ئەم وەرچەرخانە دەکات زانی مرۆڤ هەمیشە لە گۆڕانکاریایە یەکێ لە جیاوازەکانی ئەم سەدەمەی من و تۆ تیاژین لەگەڵ سەدەمەکان لەو پێش ئەوەیە مرۆڤەکانی سەدەمەکان لەو پێش خەریکی گۆڕانکاری بوون بەڵام گۆڕانکاری لە ناوەی خۆیان چاکە کرد پێ ئەگەین ئێستا مرۆڤەکانی ئەم سەردەمە ئەوەی ناویان واز لێ ناوە خەریکی دەرەوەن گۆڕانکاری لە دەرەوەکەن بەڵام لە خۆشەکەی ناوەیان ماوە ئەدەب پەیوەندی بەوەی ناوەیە ئەوە بۆچی ئەمڕۆ خەڵوازی لە ئەدەب هێناوە بۆچی تااقەتی نییە ئەمەیە واتە بنیامین ئەڵێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئێمەی مرۆڤاتیشتە گەورەکان لە دەسەدەین ئەوەی کە چارەسەری دەردەکەمانەکە ئەوەی کە پرۆس ئەیوت ئەم کتێبەی من نەخۆشەکان چارەسەرەکان وەک چۆن باوکم نەخۆشەکانی چارەسەرە کرد بەڵام ئەو پزیشکی ئین بوو دەرەوە بوو ئەو تەبیب بوو ئەم پزیشکی حەبیبە ئێمە بۆشاییەک لە ژیانمانە هەیە ژیانمان معنای تیانەماوە چالاک نین حتا محی باسی تەمەڵیەکە ئەڵێ خەریکە پیرەبی باشە پیری نفوزی کردە بەدەن بەسیە تەمەڵی بەسیە تەمەڵی نیوە دێڕەکەی خانوویە کە خەلەلگەیە تەمەڵی زانی ئەو خانووەم کێشی بابەتی ئەو خانووە چیە لای مەحوی ئەوە لای مەولانایە ئەڵێ وتیان بە ڕۆح مەڕۆ بەجێ مێڵە ینی مەمرە وتی آخر ئەگە لێرا بمێنم جەستا بۆتە خانووی خەریکە بەسەرما ئەڕمێ ئەبێ بەجێ بێڵم باشە ئەبێ ڕۆح بمێنێتەوە ئەبێ بابەتە ڕۆحیەکان بمێنێتەوە ئەبێ ئێمە ینی لەوە تێ بگەین ئەمە مێژوویەکی هەزاران ساڵی مرۆڤایەتی لە پشتە حکمت ینی ئەمە حتا لە سەدەمەکان لەوە پێش کۆمەڵێ پزیشکە بوون پێیان وتون فەرزانە ئێستا لێرە نین ئێسامانەی کە هەن پزیشکی دەرەکین ینی ئەوانە مامەڵیان لەگەڵ ڕۆحی مرۆڤەکان لەگەڵ دەرونی مرۆڤەکان لەگەڵ دیوی نەبینراوی مرۆڤەکانە کرد ئینەکانیش ئەوە بوون شاعر و ئەدیبەکانیش ئەوە بوون بۆیە نظامیە ئەڵێ ئەڤەل ئەنبیا یەکەم جار پێغەمبەران دوایی چی شوعرا شعر ئیشی ئەمەیە ئەدەبیات ئیشی ئەمەیە ڕۆمان ئیشی ئەمەیە نالی ئیشی ئەمەیە مەحوی ئیشی ئەمەیە بۆیە هاواریتی خەڵکی لێم تێناگا دەستەکان خۆش بێ من غەزەلێکە خوێنمەوە و یەمەوە بۆ باسکردنی درێژەی بابەتەکەمان عەجیبم دێ لە عەقڵیە و کەسەوا تێدەگا مەردا کەچی وەک خان و خانم دایما دڵخۆش و بێدەردە بە پیری مەرگەوە فرسەق بە فرسەق ڕۆیون مەردان ئەوی باکی لە مردن بێ دیارە بەڵح و نامەردە
لەبەر قاپی مەحەبەت ئەو خوددا پێداوەیە ڕووسور حەزینە دیدە پڕ ئەسرینە دڵ خوێنینە ڕووزەردە لە ئەحبابی قەدیمی بەزمی ئولفەت ماوەتن دووتەن یەکێ پەروانە هەم دەردە یەکێ بولبول کام فەردە برا لە ئەم هەموو ئۆباڵە بێ بەو گردنە حەیفە بنیشێ بەم حەدە ئەم گەردە لەو مینایی بەگەردە لە دەورمدا حەسار ئافەت لەسەر سەرخەیمە دوودی لە سایی عیشقەوە بوومە شەهی ساحێب سەراو پەردە چلۆن ئەو دێتە چاوی من کە یەکسەر عنسوری ئاوە مەحاڵە من کە بچمە دڵیەوە دڵ کیشوەری بەردە تەپوتۆزی غوباری دیم و ڕێگەی گۆڕی و دەیوت دەترسم دامنم ئاخر ببێ ئالوودە بەو گەردە دەبینم ئەهلی دڵ یا سەنگەسارە یا لە سەردارە دیاری عشق ئەگەر ساغت دەوێ هەر دارە هەر بەردە لە باغی سێ و بەیدا باسی ڕوخسار و چەنەی کەی بوو خەجەڵ ماسێ و بەی ترسا کەوا ئەو سوورە ئەم زەردە ئەگەرچی من گەدام ئەو شا لە عورفی عشقدا مەحوی بەسە نیسبەت لە بەینا من سیا بەختم ئەو سیا چەند دکتۆر گیان با هەر وەکۆڵێ لە تعجب و سەرسوڕمانەکەی مەحویەوە بڕێنەوە ناو بابەتەکە کە ئەو عەجیبی دێ لە عەقڵی ئەو کەسەی وا تێدەگا مەردە کەچی وەک خان و خانم دایما دڵخۆش و بێدەردە باسی دەردمان کردووە باسی ئەوەمان کرد کە بەڕاستی ئەوەی کە ئەو ئاگاییە دروسەکە و ئەو جیاکاریە دروسەکە بۆ ئەوەی کە ئەمە حەقیقەتەوە وەمە خودی ئەو ئاگایی و ئەو عیشقەیەکە پێشەوەی کە لە غەزەلەکە دەست پێ بکەم جەنابەت باسی کرد بەڵێ لە خزمەتتان ڕاستەکەی بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەمێ ئاماژە بە دوو خاڵ بم یەکیان دەردە ئەزانی بە دڵنیاییەوە هەموو مرۆڤێکی ئەدەبناس ئەوەی بە ئەدەب ئەژی نەک تەنها ئەدەب ئەخوێنێتەوە دەردی هەیە نەک تەنها دەردی خۆی دەردی ئەوانی تریش شارەکەی مەحویش ئاماژە پێداکە لە بەرنامەی پێشوە جەنابەت ئاماژەت پێدا ئەزانی لانی کەم هەموو مرۆڤێکی پێگەیشتوو لە ناو ئەدەبا دەردێکی هەیە کە عارفەکان پێڵن دەردی سەوس ناتوانێ لە ئازاری ئەوانی تر خۆی بێبەشکە ئەو نییە مەحوی تووڕێ لە دەسەڵاتداران تووڕێ ئەڵێ ئێوە تەنها بە یەک شت چالاکە بنەوە بە ئیزا ئازاردانی ئەوانی تر بەوە تووڕێ ئەو ئەوێ ئەو ئازارە نهێڵێ جا لەبەر ئەوەی کە دیوی نەبینراوی مرۆڤ ئەبینێ ئازارەکان ئەبینێ ئەدەب ئەو ئازارە نەبینراوانە ئێنێتەوە بە دڵنیایەوە ئەو کەسەی درکی ئازارنەکانی تێناگا ئەوەی نەیدی بێ نازانێ فعلا ئەدەب عشقا عشقیانی خۆت ئەیچەژی خۆت مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵاکەی لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەو کەسەی کە دەردی نەبێ مردووە بەڵحاوەک مەحویەڵێ دوو لە ڕووتان باشە کەواتە بۆیە ئەتوانین بڵێن پنتی بزوێنەری ئەدەب درکردنی ئەو دەردەیە بەڵام وەڵامەکە لە نیوەی دووەمی شیعرەکایە کە جەنابەت خوێندەوە کە وازێنان لە نیسبەت سەکە لە ڕۆحناسیە حتا لە دەروناسی نوێشە لە عیرفانی گەلێ لە دینەکانە ڕۆح چییە؟ ڕۆح بریتە لە بابەتێک کە تەنها سەرێکی لای منە سەرەکەی تری لای من نییە بۆ ئەوەی ئەمە لە خزمەتە ڕوون کەمەوە پێم وایە خزمەتی بابەتەکەمانەکە ئەوان ئەی کوێنن بە تاقیگەی کیمیا باشە ئەوانی کەسە مامۆستا کیمان باشە ئەوە تێگەن باشە تاقیگەی کیمیا کۆمەڵێ لولەیە وانە لە بنەوە لولەیە کە مویانی بەستەوە بە یەکەوە کاتێک کە شلەیەکیتە یەکێ لە لوکانەوە لەوانی کەش دەرەچێت کاتێک کە وەرچەرخانێکی ڕۆحی لە تۆوە دروسە بێ ئازارێک بە تۆگا منیش لێرەوە ئەجوڵێنێ چکە ڕۆح مەسافەی بین و من و تۆیە ئەبێ واز لە نیسبەت بێنی هی کامانە بەحیوە بەسی ئەوەیە بەسە نیسبەت لە بەینە ئەزانی ئەدەب نیسبەت ناهێڵێ ئازاری کرێکارێ ئازاری منە
ئازاری نەخۆشە ئازاری منە ماڵی تەنیایی پیرەژنە پیرەپیاوێکە چاوەڕوانی مناڵەکانێتی بێتەوە بۆ لە ئازاری منە یعنی ئەتوانم بڵێم چی عیلم ئەتوانێەوە بگوازێتەوە نەخێر یعنی ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا لەم چەند ڕۆژانەی ئەخیرە لە بابەتێک لە بابەتە نەتەوەیەکانە ئیتر وەک وەڵێها نیسبەتەکەی نێشت هەمومانی بەستەوە بەیەکەوە ئەوژ یەکشێک بێ لەو بەڵێ تیۆریا ئەخیرەکانی نەتەوە ناسی وامان پیاڵێن ئەزانی نەتەوە ینی دڵدانەوەی یەکتر سیر لەوایە مەولەوی شاعری خۆمان هەرزوو ئاماژێ بەوە داوە نە هاوزمانێ دڵداریم کەرۆ ئیشی هاوزمانەکان ئەوەی دڵ یەکتر بەنەوە پێکەوە بژین ئەزانی چۆن ئەیش شوێنن ئەمەش یانی نەتەوە ناسەکان ئەڵەن بابەتی نەتەوایەتی سیناریۆی بۆ هێنەوە ئەڵێن وەکو سەیران وایە لە کاتی سەیرانە ینی ئەوە نییە تەنها من ئەرکی خۆم جێبەجێ ئەەکەم ئەوانەی کە کۆمەڵی هاوڕێ ئەچن بۆ سەیران باشە ناڵێ من تەنها میشەکەم تروازی لێهێنم ئەو ئیشی خۆم مەکەم و یارمەتی ئەوی تریشە دەم هەتا ئەگەر سەیرانەکە لە شوێنێکی بەرزە دەستی ئەوە گەرم کۆڵەکەی خەمە سەر کۆڵی خۆم بە یەکەوە مامەڵاکەین یعنی ئەوە نییە کە چوومە ئەوەی تر من بڵێم تەنها ئیشەکەم برایەوە چونکە سەیران وان نابێ ئەبێ هەر کەسا چی پێکرێ ئەنجامی بە ئەوەی کە لە ڕۆژ ئاوا لە ناونەتەوەی ئێمەشا ئەو دڵدانەوەیەکە ئاوایە بابەتەکە فعلەن ئەدەبیش ئیشی دروستکردنی ئەو ڕۆحیەیە ئالێرایە وەهمی نەتەوەی نایڵێ کە بەسرا بوو بە بەرژەوەندیەوە خەڵک پارەی پێ پیدا کرد چۆن بەدین پارە پیدا کرد ئەوەی مەحوی یەکا باشە ئەمڕۆ بە بابەتە نەتەوەیەکانیش خەڵک پارەی پیدا کرد نەتەوایەتی ڕاستەقینە ئەمەیان بوو من ئەسڵەن ئەو زمانە هاوبەشەی کە حتا لە ڕووی گۆرانی و وەکۆڵێ مەتنی شعر و تەنانەت مۆزیک و هەموو ئەو شتانەی کە لەم ئەخیرا ئەم هاوسوەزیی وەکۆڵێ ئاوا بۆ شێوەیە گەورە کرد لەم بابەتە یعنی ڕێگوتم وتم دەی ئەگەر ئەدەب ئەمەی نەکردوێت چ شتێکی باشە کەواتە لەگەڵ مای ئەوەی کە لە بەرنامەی پێشوو دەستمان پێ کرد ئێمە دەردێکمانەوە ئەو چارەسەری کرد بەدڵنیاییە کەواتە ئەدەب چارەسەریەکە چۆن چارەسەریەکە مەڵێ بە تەجربەی ڕاستەقینە ئەزمون و تەجربەی ڕاستەقینەش لە زمانی ئەدەبیاتە پێوترا عشق بەڵام چۆن ئەم ئیحساسە جارێکی تر وە کۆڵێ زیندوو بکەینەوە ئەم ئیحساسە ئەبێ ینی شتێک ئاوا بێتە پێشەوە کە هەمومان کۆکاتەوە ببێتە واقعێک کە ئێمە ئەو دەرد و گرفتاریە یەکتری دەرک پێ بکەین یعنی ئەبێ ئیلا لەمسی بکەین یان وە کۆڵێکە معلومی جەنابتەیت لەمسکردنەکە بە گوێی بیستی بە چاو ئەی بینی کە مەشهدێکی حەزینی چوزانم ئەو واقعی کە مثلا ڕۆژاوا گوزەرا ئێمە مەسەرەن جارێکی تر گەڕاینەوە بۆ ئەو حاڵەتە ڕۆحیەی ئەدەبی خۆمان یان نەخێر هەر بەڕاستی ئێمە هەموو کاتێ پێویستمان بەو حاڵەتە هەیە کە شتێک لە ناو ناخمانە دروست ببێ هەمیشە ڕاچەنینێکمان بۆ دروست بکە بۆی ئەم ئەدەبە حزوری هەبێ ئەزانی ئێمە مادام بژین پێویستمان بەم جۆرە ژیانە هەیە ئەزمموی ڕاستەقینە ئەو شتانی کە فێری ئەزمموی ڕاستەقینی مرۆییمانەکەن وەک لە پێشەوە ئاماژەم پێدا کۆمەڵەشتن ئەوانە بنە پزیشکێکی لەوانە ئاینە من پێم وایە ئاین گرنگە بۆ مرۆڤایەتی ئەمڕۆ ئەبێ بوونیە بێ چونکە ئاین فێرمانەکە چۆن بە ڕاستەقینە بژین خۆ کاتێکە من لەگەڵ خوای خۆمان دوعاەکەم نزاەکەم نوێژەکەم کەسم لێنەوانە نییە خۆم وا دەرەکەوم هەتا شتێکی ئەنتیکەیە لەم بابەتە ینی ئەزانی ئینسان کاتێکە دوعاەکە لە دڵیەوە بێ بۆ نمونە ئیسا من ئەو بێژگە لە دوعا مەسوورەکان کەوەی لە پێغەمبەر و پێمانگەیشتەوە بە زمانی عەرەبیە ئەو دوعانەی کە لە قوڵایی من دێنە دەرێ بە کوردی ئەیکەم ڕاستە گرفتێکیش دروست ناکات نه گرفت ناکە باسی ئەمێ لەوە دوورکەوەوە بەڵکو بە هەورامی یەکەم بۆچی شێوەزاری من هەورامیە باشە بە هەورامی یەکەم بۆچی بە هەورامی یەکەم چونکە بوونە ڕاستەقینەکەمە خۆی دەرەکەوێت من ئەمەم ئەدەبیش بوونە ڕاستەقینەکەی مرۆڤ پیشاندا تەنانەت لە نزاکردنێکە بۆیە بەردەوام پێویستمان بە ئەدەبە ڕاستەڵەکاندن نییە بەردەوام ئەبێ لە ناوە بژین یەکێ لە ئەدەب ناسەکان ئەڵێن ئەدەب نابێت چیرۆکی ژیان بێ بەڵکو ئەبێ خودی ژیان بێت هەر حافزیش جوانە فەرمێ حضوری گەر هەمی خواهی ئەز ئوو غائب مەشە و حافظ ینی ئەبێ کاتێک کە تۆ ئەبێ حضورێکی بەردەوامی ئەم ئەدەبە لە ناو ناختا هەبێ ئەبێ بەڕاستی وە کۆڵی غایب نەبی لە کاری چۆنە حتا ئێمە لەمە دابڕین پەتاکەمان خراپترە بێ نەخۆشیەکەمان خراپترە بێ پەتای ئەمە بریتە لە چی بریتە لەوەی کە میهرەبانیمان نامێنێ ئاشتیمان نامێنێ دڵڕەقە بین بەرامبەر بە یەکتر
بە زەیمان بە لاوازەکانە نایەتەوە لیان تێ ناگەین بە میهرەبانی لەگەڵ مناڵەکان مامەڵە ناکەین ڕێزی گەورەکان ناگرین ئەمە بەشێکی گەورەی ئەدەبە بۆ چکەوە دیوی دەبیراوی مرۆڤە بە زمانی ئەدەب نەبێ ئەم بابەتانە ناتوانانی بیگوازیتەوە بە تاکیدی ژوایە ئەزانی کێشەی پەروەردەی ئێمە ئیسە چییە؟ ئەم زمانی تانیە زۆر ڕاست یعنی لە قوتابخانە فێری ئەمەمان ناکەن یعنی حتا ئەدەبیشمان پێ لە بەرەکەن ئینشامان پێنووسن بۆ نمرەیە زاهیرەکەیە دەردێ دەوا ناکە لە کاتێکا ئەبوایە سنتەری پەروەردەی ئێمە ئەمە بووایە دیوی ڕاستەقینی مرۆڤ پیشان باتەوە و ئەبێ لەو فەزایە ئێمە پێ بگەین پەروەردە بین بیرەوەریەکانمان پڕ نەکەین بەڵکو دڵمان زیندوو بێتەوە ڕۆحی حکمت و نووری عرفان سپاس دەکەم دکتۆر گیان زۆر خۆشحاڵ بووم زۆر تامەزرۆ بووم بەوەی کە بەڕاستی زیاتر و قوڵتر لەسەر بابەتەکان بدوێن مەڵامی تر کاتبواریەوەمان پێنایە و منیش بە غەزەلێک کۆتایی بە بەرنامەکە هێنم ئەگەر دوا قسەت مابێ بفەرموویت و کۆتایی پێبێنی قسم چییە قسەم هەر ئەوەیە کە ئێمە چۆن جەستەمان بەبێ هەناسەدان ناژی ئێمە هەمیشە هەر کارێ بکەین خەریکی هەناسەدانیشین هەر کارێ بکەی بە جەستت لە هەمان کاتە هەناسەشە دەی ڕاستەکەی ڕۆحی ئێمەش دەرونی ئێمەش دیوە مرۆییەکەی ئێمە دیوە ئینسانیەکەی ئێمە بەبێ ئەدەب ناکرێ من تکا ئەکەم ئەدەب ببێتە نەک بەشێ لە ژیانمان بێتە فەزای ژیانمان لە پەروەردەمانە لە حکومداریمانە ینی بێهۆ نەبووە لە سەدەمەکان لەوە پێش پاشاکان بە مناڵی کە بۆ پاشایەتی ڕاهێنان ئەدەبیان فێرەکردن ئێستاش ئێمە پێویستمان بەوەیە یعنی من هەستەکەم بۆ نمونە ڕێزم هەیە دەسەڵاتدارانی ئێمە نەخوێنەوانە لەو مەجال نەخوێنەوە بە معنای هینەکە نەیانی بەمانە ئەدەبی و حکمەتێکە ینی خەڵکی ئەمە بێتە فەزایەکی گشتی لەناو ئێمە بەمەش هەم دەردەکانی خۆمان چارەسەرەکەین وەگوتم دەردەنەتەوەیەکانمان چارەسەرەکەین هەم دەردە ڕۆحیە ئینسانیەکانمان چارەسەرەکان شتێکی گرنگتر لەم بابەتا بوونی هەیە ئەویش ئەوەیە ئێمە شتێکمانە بێ بۆ مرۆڤایەتی ئێمە تەکنۆلۆژیامان نییە ئێمە پارەمان نییە ئێمە شتیترمان نییە ئێمە حتا دەوڵەتیشمان نییە بەڵام ئەدەبێکمان هەیە کە ڕۆحی ئینسان نەخوێنێتەوە ئەبێ ئەدەبی خۆمان لە خۆمان نابەرجەستەکەین و بە مرۆڤایەتیشی بناسەین بە قەولی ابن سینا شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ من لا حکمەتە لەهو لا حكمة له سپاس دەکەم دکتۆر گیان من لا ئەدەب له ئەوەی کە ئەدەبی دەبێ لا حکومەتە لا حکومەتە له بەدڵنیایە ئەوە ئێمەی کوردین بە غەزەلێکی مەحوی کۆتایی باڵقەی ئەم جارە دێنین تا بە گەیشتنەوەیشی تێر ماڵتان ئاوا و خواتان لەگەڵ ئەوی دڵدار و دولبەرمە ئەوە دەڕوا لە بەرچاوم بەدوویە بۆچی دڵ نەتوێتەوە نەڕوا لە بەرچاوم خەریکی حفظی حیزب البەحرە یار ئەڵبەت بە فکرێکە خدا حفظی بکە باقڵ قەدەم دێنێتە سەر چاوم بریقەی بەرقی جیلوەی کێ جەلا بەخشی بینایی مە کە قورسی ئافتاب و مەه وەکو تەم دێتە بەرچاوم لەکن پشکوتنی غونچەی دەمی وەک گوڵ سەراسەر گوێم گوڵی ڕوخساری دەرخا نێرگزاسا سەر بەسەر چاوم دەبێ حورمەت بگیرێ دەبێ حورمەت بگیرێ جێنەزەرگەی حەزرەتی یارە کە ناکا دەم بەدەم تۆفانی غەم زێر و زەبەر چاو بە شۆخی دین و دڵمی دا بە تاراج ئێستا وەک سۆفی بە سەفحەی ئەشکەوەها تۆتە سەر تەرکی نەزەر چاوم سەبا کوحلی غوباری ڕێی کەسێکی پێ دێ مەحوی سەبا کوحلی غوباری ڕێی کەسێکی پێ دێ مەحوی بە بێ حکمت نییە دەفڕێ لە ئێوارێەوە گەر چاو